ئەم کۆبوونەوەانە گرنگە ئێمە لە ڕابردووە و تومانە بەڵام نابێت تەنیا لە کاتی کێشە و قەیرانەکانە ئێمە لەگەڵ یەکتری کۆ ببینەوە بێ لە کاتی تریشا بەیەکەوە کۆ ببینەوە و پەرلەمان بکەین بە مەرجەعی سەرەکی گفتوگۆکانمان بۆ ئەوەی کە بتوانین حکومەتێکی پتە و بەهێزمان هەبێ متمانەی خەڵک بەدام و دەستگا دەستوریەکانی دەوڵەت بەهێزتر بێ ناکرێ ئێمە نە لە خۆشیەکانە لە سەرکەوتن و دەستکەوتەکانە لە ناخۆشی و بەریەکەوتنەکانە وەکو تیمێک نەبین بۆیە ئومێد دەکەین ئەم ڕۆح و دەستپێشخەریانە بەردەوام بن بۆ ئەوەی با لایەنەکان ناکۆک بن با جیاواز بن بەڵام ئەبێ دۆزی گشتی میلەتەکەمان و بەرژۆندی باڵای میلەتەکەمان و ئاسایشی نیشتیمانی ناوچەکەمان کۆمان کاتەوە شایستەداراییەکانی هەرێمی کوردستان و موچەی موچەخۆران و بودجێ گەشەپێدانی پارێزگاکان و هەرێمەکان بە هیچ جۆرێک نابێت تێکەڵی هیچ ململانەیەکی سیاسی تێکەڵی هەڵمەتی هەڵبژاردنەکان تێکەڵی تێکچوونی بارودۆخی نێوان حیزبە سیاسیەکان بکرێ ئەوانە بە یاسا و بە بڕیاری دادگای فیدراڵی و دەستوری عێراقی فیدراڵ جێگیر کراون بۆیە بە هیچ جۆرێک ئەوە شایستە نییە و کارێکی ڕەوانیە کە بەرامبەر بە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کرێ پێویستەکە لە سەرتاسەری عێراقا کە موچە دابەشەکرێ بەیەکەوە دابەش بکرێ.